ناحیە سمیلانە لە سنووری باڵەکایەتی. ئەو ناوچەی دانیشتوانەکەی پێیان وایە پشت گوێ خراوترین ناوچان لە ڕووی خراپی ڕێگاوبان و گرفتی ئاو بە درێژایی تەمەنی حکوومەتی هەرێم و کەم و کوڕی زۆر لە بواری پەروەردەیی. حکومت ئیتیمادی بە گوندانەدا وەکو پێویست خزمەت گوزاری لۆ گوندان ناتێ نەکرا. هۆکاری سەرەکی ئەوەیە کە خەستەخانە و مەکتەبی لێنی نەتانجی تەلەبەکان ئەبەن لۆس میلانێ کرێشی گرانە زستانە سیارە دەرناسی زا بە پێیا ئەو تەلەبە ئەستەس میلانێ دێتەوە بە خوددان دەگزار لە نیوڕانە تەلەبێ بەڕێوێ بانجی مەغری بێتای داکەوی تەعادی ناکەت تۆ گوندی پاندە بە پراکەوی خەڵکەکە خەریکە گوندەکان تەواو چۆلەکە ناتوانی فەلاعەتی و زەراعەتی خۆی بە تەواوەتی بکات لەبەرەوەی ڕێگاوبانەکانیان ناخۆشن. یعنی ڕێگاوبانەکانیان گرفتی ئاو لە زۆر شوێن هەیە، لە زۆر شوێن گرفتی ئاو هەیە، کەم ئاوی هەیە، چەندەها زەوی چاک، چەندەها شوێنی باش هەیە کە ناکرێت لەبەر بێ ئاوی. گرفتیمە لە گوندی گەزنێ کێشەی ڕێگاوبان بوو، کێشە و ڕێگاوبانیش ئێستا کە خەریکە قیر ئەکرێ ئەوە نەفتێ ڕەشیان لێدایە بەس هیوادارین بە نەفتێ ڕەش لێ نەگەڕێن لەبەرەوەی چەند جارێکی کە چاکراییوە تێک چوویتەوە. لە کۆی 36 گوندی سنووری ناحیەی سمیلان 24 گوندیان کێشەی کەمی ئاویان هەیە و 19 گوندیش گرفتی ڕێگاوبانیان هەیە. لە بواری پەروەردەیش نەبوونی ئاستەکانی خوێندن وای کردووە گرفت بۆ دانیشتوانی گوندەکان دروست بکات. کۆمەڵە پرۆژەیەکی باش لە سنووری شارەوانی و سنتەری ناحیەی سمیلان جێبەجێ دەکرێن کە بریتین لە دیواری پاڵپشت و کۆنکرێتکردنی گوندی ڕۆست و گرتک و گوندی برایەتی، هەروەها دانانی شتایگەر و ئینارا و درێژکردنەوەی ئاوی بێشە، هەروەها دیوارێکی پاڵپشت و کۆنکرێت لە قوتابخانەی دۆڵبالیس و چاکردنی ڕێگای گەزنە ئێستا لە بەردەستداناوان. بێگومان زۆربەی ئەو پرۆژە خزمەت گوزاریانە کە خەڵک پێویستیان پێ ڕێگاوبانە، زۆربەی گوندەکان پێویستیان بە چاکردنی ڕێگاوبان هەیە و ئینشاءڵڵا لە ئایندەدا دەستی پرۆژەکان درێژ دەکەین بۆ گوندەکان بۆ ئەوەی ڕێگاوبانەکانیان بۆ چاک بن. سمیلان لە ساڵی 2000 بووە بە ناحیە 36 گوند و ئاوایی لە خۆ دەگرێت. زۆرترین پرۆژە خزمەت گوزاریەکان لەو ناحیەیە لەلایەن ڕێکخراوە بیانیە خێرخوازیەکان لە گوند و ئاواییەکان جێبەجێکراون. پێشهاتنی قەیرانی دارایی بڕیار بۆ حکوومەتی هەرێم خزمەت گوزاری زیاتری بۆ بکات، بەڵام ئەوەش نەکراوە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، ناحیەی سمیلان.